زریان ئەو گەنجەی لە ساڵی 1996 بەهۆی تەقینەوە لە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران هەردوو چاوی لە دەستداوە، بەڵام نابینایەکەی نەبووتە هۆکار بۆ دەستەوەستان بوونی لە ژیان و کاری ڕۆژانەی، بەڵکو ئەو ماوەی 6 ساڵە دوکانی چاکردنەوەی پاسکلی داناوە و توانیوێتی بژێوی ژیانی خۆی دابین بکات. ئیشی من پایسکلخانەیە، یعنی دەتوانم کاسبی بڵێم کاسبی من لەسەر پایسکلە، دەتوانم پایسکل چاکەمە. دوکاندارم لە 2009 هەڵاتی کێ لێوەم لاتوە ئەو کاتی کە خەڵک هەڵاتوە. بڵێ هەڵبەتە هەمومان قوربانیمان داوە، بەڵام قوربانی من زیاتر زۆر سەختە، بەڵام دیارە لە ناو هەموو خەڵکدا، بەڵام هەرچەند کە دیاریشە ناهومید نەبم بەرامبەر بەخوا. من دەتوانم بڵێم کە چاوشی لێ ساندمەوە، دەتوانم بڵێم وەکو ئەو ساقانی ئێستا بڵێم دوو هەندێک وان ساخترم. قەزای ڕانیە و گەڕەکی ڕاپەڕین شوێنی نیشتەجێبوونی زریانە. ئەو لە سەرەتادا نابینا نەبوو، بەڵام تەقینەوەی مین پێیدا ڕووناکی لە چاوان ستاندەوە. زریان جگەلەوەی کە دوکانی پاسکل چاکردنەوەشی هەیە، خاوەنی ئۆتۆمبیلی خۆیەتی. ئەو بە هەستکردن و بە هاوکاری و هاوڕێ و کەسە نزیکەکانی ناوبەناو شۆفێریش دەکات و خۆی باسی لێوە دەکات زۆرینەی ئێواران لەگەڵ هاوڕێکانی بە شۆفێریکردن بەسەر دەبات. ئیشکاری من ئەو کاتێک کە مەکتەب دەبڕێ لە 16:04 تا 15:09 دوکاندارم تا ئەو کاتانە کاتەکانی کە لەوانەیە هەڵبەتە ئیش کەم هەبێ یانەوە تا مەکتەب دێتەوە، یعنی سز دەبێ بازاڕەکە. هیچ ئامانجەبەوەی نەدراوە بڵێن مەکتەبێک نابینە بکرێتەوە سەبارەت بە نابینیان لە ڕانیە. ئێمە مەکتەبمان نییە ڕاستی لە ڕانیە، لەبەرەوەی نەمتوانێت. دوکانەکەی زریان وای کردووە ڕۆژانە هاوڕێ و کەسە نزیکەکانی لێی کۆ ببنەوە و بەشێک لە کاتەکانیان لای زریان بەسەر بەرن. هاوڕێکانیشی زریانیان زۆر خۆش دەوێت و دەڵێن کار و تواناکانی ئەوانیشی سەرسام کردووە. ئەو کاتانەی بێ ئیشمانی نازمە کار دەم لەکن جەنابیدا دەنیشم، کوڕێک زۆر بە ڕێزە تا بڵێ ئێوارەش پێ کۆ پیاسە دەکەن بە سیارێ بێ بە پاسکیلەی دۆڕۆین. بەڵێ جارێ بۆم دەخۆ یارمەتی دەدەم کێشەمان بۆ دروست نەبی ئینشاڵڵا. هەرچەندە دوکانەکەی زریان کەلوپەلی جۆرا و جۆری پاسکیل لە خۆی دەگرێت، بەڵام ئەو بەدەست لێدانی سەرجەم کەلوپەلەکان دەناسێتەوە و ئەگەر کەسێکیش بە قەرز کەلوپەلی لێ بکرێت ئەوە لای خۆی لە نێو دەفتەرەکەیدا بەنووسین تۆماری دەکات. ئەوە دایکی زریانە و لە ئێستادا تەنها لەگەڵ ئەودا ژیان بەسەر دەبات. دایکی زریان ئاماژە بۆ دەکات زریان کەسێکی زۆر باشە و لە ماڵەوەش هاوکاری ئەو دەکات. شکر باشە، وەڵڵی زۆر هاوکارم دەکات، خوای بە زیاد بێ زۆر باشە و لەخوای بە زیاد بە شەڕ و دڕ نییە و شەڕ و شتی ناکە و ئاژاوی نییە و فەقیرە و ئیش و کاری خۆی دەکا و پشتی بە خۆی بەستۆ. ئێستا ساهارەمان هەیە ئی خۆیەتی ئارێەوە ئێستا گەی دەخۆمانەوە ئامۆزاتی گەلە گەری دابیان برای لەگەڵ بێ بۆ خۆی لی دەخڕێ بۆ کوێ بڕێ دەچێ و بەس لە تاسە و شتی برەیەوە تاسەیە و. ئێمە لەگەڵ زریان پیاسەیەکمان کرد و ئەوی شۆفێری دەکرد. پرسیاری ئەومان لێ کرد ئەو مۆڵەتی شۆفێری نییە و چۆن دەتوانێت شۆفێری بکات، بەڵام لە وەڵامدا باسی لەوە کرد ئەو تەنها لە چەند کۆڵانێک شۆفێری دەکات و کەسێک هاوکاری دەکات. زریان خولیای زۆرە، لەنێو ئەو خولیانەشدا لێخوڕینی ئۆتۆمبیلە، بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلێک نییە تایبەت بە نابینیان. بۆیە تاکە خولیە و ئاواتی زریان ئەوەیە ئۆتۆمبیلێک تایبەت بە نابینیان دروست بکرێت. هەنگاو محەممەد ئێنارتی، ڕانیە.